بەناوی خوای بەبەزەی و بەخشتدا خۆشەویستانم خۆشحاڵین کە لە ئەڵقەی ژمارە 26 بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان لەوانێ پرسیار بکەن بۆ هێشتا هەر لە ناو کتێبی ڕێگای ساڵحبوون و بەرەو خواچوونی بەڕێز مامۆستا عەلی باپیران. قسەکە لەسەرەوەی ئەم کتێبە یەکێکە لە کتێبە گرنگەکان و کۆی پرۆسەی بە ئاڵین دینداری خستۆتە ناو هەردوو بەرگەکەی خۆیەوە، واتە ناوەڕۆکی ئەم کتێبە دەشێ بڵین ناوەڕۆکەکەی تەواوی ئەو پێدراوە ئیمانیان یاخۆت با ئاو بڵێن ئەو چەمکە ئیمانیانی کە زەڕورین لە ژیانی ئینسانە لە ژیانی ئیماندارە لە چوارچەوەی ئەم کتێبەیە با ئاو بڵێن جێگا کراوەتەوە. کێشەکە ئەوەیە ینی مامۆستا ماشەڵڵا ینی بابەتەکانی وا ڕێز کردوون، ینی دەچیتە هەر بابەتێکیان چووکم بە خاڵ ڕوونی کردوەوە. پرۆسەکە بە شێوەیەکە هەر خاڵێکیان بپەڕێنی پرۆسەکە تێگەچێ، ینی واتە نقصانی هێنێ. لەبەرەوە بیرمان لەوە کردەوە بۆی ینی بابەتەکە پچڕانی تا دروست نەبێەوە هەڵ نەپڕوچێەوە بە شوەیەک بێ کە لانی کەم باشتر سوود بگەێنێ. بۆیە بڕیارماندا چەندێک کاتی دەوێت زیاتر کاتی پێ بدەین و ئەو چەمکە گرنگانەی کە لێرە پێویستن بە تابەتەوە پێویستە بنەوە بە تەسکین نەفس و بە بابەتی ئیمانیەکانەوە لێرەوە زۆرتر گرنگی پێ بدەین و هەروەها پەلەی لێ نەکەین. مامۆستا بۆ ئەڵقەی ژمارە 26 بەخێر بێتەوە. سوپاس کاکتۆنیوەش بەخێر بێن یاخواتە چاو. سوپاس دەکەین. مامۆستا لە بەشی سێمە چەند پرسیارێکم ماوە، ناچارم بە پرسیارەکان بکەم وەکو وتم ناتوانم خاڵەکان بپەڕێنم لەبەرەوەی کە سیلسیلەکە تێک نەچێ. لە هۆکاری حوتەمدا 500 خاڵی گشتی و سەرەکی هێنی مامۆستا، ئەوەی کە پێکوتێ پێساڵحبوون و بەرەو خواچوون. هەر لە نوێژکردن و قورئان خوێندن و تا کۆتایی ئەمانە هێنیت. لە پێراوێزان وسی من ئەمانەم لە هەندێک شوێنی ترا بە تێر و تەسەلی باس کردووە، بەڵام یەک خاڵی زۆر گرنگە هێنی کە خۆشت لەبارەی ئەنووسی یەکێکە لە تێشوە هەرە بە نرخەکانی سەفەری بەرەو خواچوون، ئەویش بیرکردنەوەیە. حەزەکەم لەسەر بیرکردنەوەیە لێرەوە قسەی بکەین. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. بێگومان ئەو هۆکارانی کە باسم کردوون دیارە هۆکارە گشتیەکان کە لە نوێژ و ڕۆژ و بە تاکید دەبێ زەکات و حەج و عومرە و ئەوان زیکر و یادی خوا و ئەوانی هەموو تێدان وەکو بێتەوە یادم. یەکێکیش لە هۆکارە گشتەکان بریتێ لە بیرکردنەوە. بیرکردنەوەی مرۆڤ کاکە پەیوەند واتە ئەوە کە ئەو مرۆڤە عەقڵی خۆی بەکار بێنێ. دیارە هەر ئەندامێک کە خوا بە مرۆڤی داوە ئەگەر بەکاری نەهێنێ لەسەر بوونی قەرزار دەبێتەوە، و ئەگەر بەکاری نەهێنێ ئەو ئەندامە دەپوچێتەوە. تۆ تەماشا بکە خوا سوبحانەوە وتەعالا جەستەی ئینسانی چۆن خوڵقاند و پەیکەرێکی ئێسقان هەیە. ئەو پەیکەرە ئێسقانە دوای بە گۆشت و ماسوولکە داپۆشراوە. پەیکەری ئێسقانی مرۆڤ بەکار بهێندرێ پتەو دەبێت و ماسوولکەکان بەکار بهێندرێن قایم و مەحکەم دەبن. بەکار نەهێندرێن ئێسک باریک و بێهێز دەبێ، ماسوولکەکان دەپوچێنەوە. جاوەکو چۆن ئەندامە ڕواڵەتیەکان تا زیاتر لە کاری خۆیاندا بەکار بهێندرێن بەهێز دەبن گەشە دەکەن، بە هەمان شێوەش ئەندامە پەنهانەکانیش بە هەمان شێوە. عەقڵی ئینسان ئەگەر بەکار بهێندرێ لە چیدا لە بیرکردنەوەدا ئەو عەقڵە زیاتر گەشە دەکا، فراوان دەبێ، بەهێز دەبێ، بە پێز دەبێ. بەکار نەهێندرێ تۆ تەماشا دەکەی کەسێک کە عەقڵەکەی خۆی بەکار نەهێناوە یا لە شوێنێکە کە دوور بووە لە خەڵک و ئەنە عەقڵەکەی بە بەسووکی دەمێنێتەوە. جا ئەوە وەکو لە ڕووی فەسلەجە و لە ڕووی ڕواڵەتیەوە، لە ڕووی دەقەکانی شەریعەتیشەوە خوا سوبحانەوە وتەعالا ئەوانەی کە دەتوانن نهێنیەکانی ئاسمان و زەوی دەرک بکەن هەم بە ئەهلی ذیکری ناوبردون هەم بە ئەهلی فیکر. لە سوورەتی ئالی عیمران ئایەتەکانی کۆتاییدا خوا دەفەرمێ
إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. أم دا آياتي كوتاي سورة آل عمران بوزان ياريد كاتبوا بيغمبري خوا دادا بزن صلى الله عليه وسلم دا فرمي دا آياتم بو دا بزين دراون سزا بو كسيدان خوينة توليان ورنابيتوا أمزا أو دا آياتي كوتاي سورة آل عمران كآواد أسبيدكا بەدڵنیایی لە دروستکرانی ئاسمانەکان و زەوی و جێگۆڕکەی شەو و ڕۆژاندا ئەها ئێستا پاییزە ڕۆژ چۆن کورد بوون شەو درێژ بوون وەی کردەواری خۆمان دەڵێن یاخوا بەخێر بێ ئەی دۆستی ئازیز بە ڕۆژی بەهار بە شەوی پاییز ڕۆژی بەهارێ درێژە لەگەڵ شەوی پاییزان لە جێگۆڕکە و جیاوازی شەو و ڕۆژاندا و دروستکرانی ئاسمانەکان و زەویدا نیشانە هەن بۆچێ لأولي الألباب خاون عقلان زي أخوان ناوي لعقل ناوي لب الباب كوي لب يعني كاكل يعني مروف بعقل وكنت ياكل بكاكل واعي دواي بيناسي خاون عقلان من بودكا الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم اواني هذه اخواذا كان ببيوه بدانيش نو لسته نيشتيان واتلها محالان ده يا اخواذا كان بضل تواو نا ويتفكرون في خلق السماوات والأرض بعقلش بير دكنوا لدروسكراني أسمان كانوا زويدا دقنا شيء لأنزامي أو ذكر فكرة ده ربنا ما خلقت هذا باطلا دقنا أوي كان نهيني حكمتي قردون وخويان درك بكم پرور قارمان أأمت بقالتو بهوانتنا خلقان دوا فقنا سبحانك فاجيبوتو كشتي بيزيو بهوانتو بحكمتك فقنا عذاب النار لسزای ئاگر بمان پارێزە جا لێرە دایکە زاری دیکەش گوتومانە مەحوی شاعیری ناوداری سۆفی کە دەڵێ سەر کە هۆشێکی نەبێ زڕکە تاڵم بۆ چییە دڵ کە جۆشێکی نەبێ شوشەی بە تاڵم بۆ چییە سەر دەبێ هۆشی هەبێ فیکری هەبێ بیرکردنەوەی هەبێ دڵ دەبێت جۆش و خڕۆش و یادی خوای هەبێ دەبێ عەقڵ هۆشیار بێ و دڵیش بێدار بێ جا بیرکردنەوە مەبەستم پێ ئەوەیە کە بیر بکەیەوە هەم لە دروستکراوەکانی خوا هەم لە فەرمایشتەکانی خوا من ئەو کتێبەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی واقعدا مەوسوعەیەکە کە لە 5 کتێبدا ئێستا کتێبی یەکەم و دووەمی چاپ بووە لە پێشکەشەکەیدا گوتم پێشکەش بێ بەوانەی کە بە ئەوانەی کە عەقڵ و هۆشار و دڵ بێدارن و تەماشای هەردوو کتێبی خوا كتابي بيندراو بيسراوي خوا دكن كتاب الله المنظور كون قردون وكتاب الله المقروء خويندراو براسي جوازي نيوان مروف وغير مروف وتآجلوا اواني ديك اوي كمروف عقلي هي ومروف هوش وقوشي هي ومروف بهوي بيركنو بكارنان عقلك هي جياني خوي تماشات شي لي كردوا بلام ئاژەڵەکان هەمویان هەر لە ئاستێکی دیاریکراودا ماونەوە ئەگەر مەیمونە کە دەڵێن دوا ئاڵقەی پەرەسەندنی ئاژەڵانە بەڵام مەیمون هەر مەیمونە بەڵام مرۆڤ تەماشا بکە گەیشتۆتە کوێ و دەگاتە کوێ بۆ چونکە ئەو سیڕەی کە لە مرۆڤدا هەیە بەڵێ کە عەقڵە بەڵام لە ڕاستیدا پێش عەقڵ ڕوحە چونکە مرۆڤ بە ڕوحەکەی ئەو عەقڵ و دەماغە بەکاردێنێ و هەروەکو بە ڕوحەکەی ئەو دڵ و دەروونە بەکاردێنێ بۆ هەست و خولیا و ئەوانە هەروەکو بە عەقڵەکەی ئەو جەستەیە بەکاردێنێ تەماشا دەکەیت چۆن مرۆڤ گەشەی کردووە لەبەرەوە ئەو نهێنی و سیڕەی کە بە مرۆڤ دراوە تەنیا بە مرۆڤ دراویش ڕوحە جاری کەش گوتومە هەموو ئەوانی کە ژیانیان هەیە ژیاندارن بەڵام تەنیا مرۆڤ گیاندارە هەرچەند زۆر کەس وا دەزانێ هەر لە ئەمیبایەک و بگرە هەتاک و پەڕەور و زیندەوەر وانە هەمویان خاوەنی ڕوحن نا خاوەنی ژیانن خوا دەفەرمێ جعلنا من الماء كل شيء حي هەموو زیندویەکمان خاوەن ژیانێکمان لە ئاو دروست کردووە بەڵام ئەوە تەنیا مرۆڤە کە خاوەنی ڕوحە ونفخت فيه من روحي ڕوحێکە دروستکراوێکی تایبەتی خوای پەروەردگار مامۆستا لە
هۆکاری هەشتمدا حەوت خاڵی مەدانی کاری ئیسلامی لەژێر ئەو ناونیشانەیە قسەیەکی عەبدولقادری گەیلانی هێنی کە گوشراوی ڕەنگە هەر حەوت خاڵەکە بێ ژەڵێ ئەفەرمێ دینداری لە دووشتدا کوور دەبێتەوە ڕاستی لەگەڵ خوا و چاچی لەگەڵ خەڵکدا حەزێکم لەسەر ئەمەش قسێ بکەین بەڵێ شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ وقدس الله سره خوا ڕوحی پاکترکا و پلو پای بەرزترکە یەکێک بۆ لە عاریفە گەورەکان ڕاستی و یەکێک بۆ لەوانەی کە چاک بە دوای پێغەمبەر کەوتووە صلی الله عليه وسلم و ڕێبازەکەشی هەر بریتی بۆ لەوە کە هەوڵی داوە ئەو سنەت و ڕێباز و ڕاستە شەقامی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەردەمی خۆیدا زیاتر بدرەوشێنێتەوە ئەگەر ناخۆشتێکی زیادە لە قورئان و سنەتی نهێناوە وەکو پێشتر باسم کرد لە ئاڵقەی پێشتردا و تەماشای کتێبەکانیشی بکەی هەر باسی ئایەت و فەرمایشتی پێغەمبەر دەکات عەلەیهی سەڵات وەسەلام جا ئەو قسەی بەرهەمی چاک تێگەیشتنیشی زۆرە لە دیندا کە دەڵێ الدین صدق مع الحق خلق مع الخلق من لەمان بێت لەو کتێبی ڕێگەی ساڵح بوون و بەڕێخواچوون و لە کتێبی گیانی ژیان کە هەر لەو بارەوە نووسیومان باسم کردووە کە دەڵێت دینداری بریتێ لە ڕاستی لەگەڵ خوا چاکی لەگەڵ خەڵکی خوا من پێم وایە شێخ عەبدولقادر ڕەحمەتی خوای لێبێ لەو ئاەتە مبارەکانە ئەوەی وەرگرتووە بۆ وێنە خوای پەروەردگار دەفەرمێ إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون لە کۆتایی سوورەتی نەحل بەدڵنیای خوا لەگەڵ ئەوانەدا کە پارێز دەکەن و ئەوانەی کە چاکەکارن بەنسبەت نێوانی خۆیان و خۆ ئەهلی تەقوان بەنسبەت نێوان خۆیان و مرۆڤەکان ئەهلی چاکەن هەروەها لەو ئاەتە مبارەکەی وەرگرتووە کە دەفەرمێ فاتقوا الله وأصلحوا ذات بينكم پارێز لە خوا بکەن پەیوەندیەکان نێوانتان چاکەن ولەو ئاەتە مبارەکەی وەرگرتووە کە دەفەرمێ ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله وهو محسن دینداری چێ لە هی کەسێک چاکترە خۆی بۆ خوا ساخ کردوێتەوە و چاکەکاریشە ولەو ئاەتە مبارەکەی وەرگرتووە کە دەفەرمێ فاعبدوا الله وافعلوا الخير فاعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون پەروەردگارتان بپەرستن و چاکە بکەن بۆی سەرفراز بن ولەو ئاەتە مبارەکەی کە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى هاوکاری یەکدی بکەن لەسەر چاکەکاری و پارێزکاری چاکەکاری وەکو نێوان خۆتان و خەڵک پارێزکاری نێوان خۆتان و خوای پەروەردگار جا وەکو گوتم ئەوە ئەو پێشەوانەی ئێمە ئەو زانانەی ئێمە شتێکیان کە گوتووە لە جیرفانی خۆیان دەریان نێناوە زۆر باش تەماشای قورئانیان کردووە تەماشای سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کارلێکیان لەگەڵ کردووە جا لە ئەنجامی هەموویدا هەموو مەفهومی ئەوانە ئەو ئاەت و کۆمەڵێک ئاەت و فەرمودەیان لە دێڕێکدا لە دوو دێڕدا بۆ ئێمە خولاسە کردوێتەوە بۆ وێنە عەتاڵای ئیسکەندەری قسەیەکی هەیە چەند جوانە دەڵێ سعيك فيما ضمن لك وغفلتك عما طلب منك دليل على انطماس البصيرة منك چەند جوانە دەڵێ کۆششکردنت بۆ شتێک کە خوا بۆی بە ئەستۆ گرتووی عایدی خۆی کردووە و بێئاگابوونت لە شتێک کە لێت داوا کراوە نیشانەی ئەوەی کە تۆ بەسیرەتت کوژاوەتەوە یعنی خوا کە شتێکی بۆ تۆی بە خۆ عایدی خۆی کردووە بۆ هێنە کە دابینکردنی ڕزق و ڕۆزیە ئەتۆ بیانی هەر خەریکی ئەوە بی بەڵام شتێک کە لێی داوا کردووی لێی بێئاگابی کە جێبەجێکردنی فەرمانەکانی خوایە ئەوە تۆ معنای بەسیرەت کوژاوەتەوە ئەوەی کە خوا عایدی خۆی کردووە ئەتۆش خەریکی ئەوی ئەوەش کە لە تۆ داوا کرا ئیهمالت کردووە مەبەستمەوە ئەوە ئەو گەورە پیاوانە کە گەیشتون ئەو قسانە لە ڕاستیدا و جۆرە قسانە شیلە و ڕاپازنەراوی ئەزمونێکی قوڵی دینداری و تێگەیشتنێکی باشن لە قورئان و سونەتدا مامۆستاگەر لێرەوە بچینە سەر بەشی چوارەمی کتێبەکە پەرچ و کۆسپەکانی سەرڕێی بەرەوخوا چوون لێرەدا لە یەکەم خاڵدا ینی بابەتێکە هێنی لە ژێر ناونیشانی بە حاڵی بوون لە ئیسلام قسەکە لەسەر ئەوەیە کە بە حاڵی بوون لە ئیسلام چییە و چی دروستەکە چ واقعەکە دروستەکە و سەرنجام بە حاڵی بوون
بۆ کوێمانە باخود بە کوێمانە گەێنێ بەڵێ من پلەما بکردووە بە کۆسپ و پەرچی یەکەمی بەڵێ ڕێی بەرەوخواچوون و ساڵح بوون خۆی ڕێی بەرەوخواچوون بریتێ لە ئیسلام بێگومان وەک پێشتر باسمان کرد بریتێ لە شریعەتێکە لە قۆرئان و سونەتدا بەرجەستە کەسێک بەڕێیەکدا دەگاتە ئامانجێ کە باش لەو ڕێ شارەزا بێ ئەگەر لە ڕێیەکە شارەزا نەبێ خۆ ڕەنگە لاشدا بەخۆی نەزانی بکە لای داوە چونکە بلێی شارەزانیە مەبەستمەوەیە کە وەختێک بە هەڵە لە ئیسلام تێدەگا ڕەنگە هەندێک شت بکا پێی وابێ ئیسلام و ئیسلامیش نەبێ ڕەنگە هەندێک شت بکا پێچەوانەی ئیسلامی پێشی وابێ دینداری دەکا کە بەداخەوە هەندێک لە ئەهلی تەسەووف جیرۆدەی ئەو جۆرەشتانە بوون ئەو قسانە کە من کردو من دیارە هەمووی بەرهەمی سەرنجدان و تێوەڕامان و بەرهەمی لێوەربوونەوەی خۆمە لەو بوارەدا کە من ئەو شتم تیا گوتووە بۆیان هەندێک لە وەکومی وێنەیەک دەیهێنمەوە هەندێک لە ئەهلی تەسەووف چلەیان کێشاوە چلە لە کوردواری خۆشمان هەر دەڵێن چلو کێشان چوون لە ئەشکەوتێک لە چاو چۆڵێک چل شەو چل ڕۆژ بەساب خەریکی خواپەرستی بوون هەیان بۆ دوای لەوێ شێت بووە هەیان بۆ دوای هاتووت و دەبێت چۆن هات بێتەوە یانی ئەوان لەکوێ هێنا لە ڕاستیدا ئەوە پێغەمبەری خوا وای نەکردو عەلەیهی سەڵات وسەلام ئەوە ئەگەر وەکو دوایش گوتوومە ئەگەر قیاس بکرێتە سەر ئەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێش وەحی بۆ هاتنی لە غاری حیرادا لە ئەشکەوتی حیرادا دەچووە ئیعتیکافەوە بەڵام ئەو پێش پێغەمبەرایەتی بووە محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەلیب بۆ ئێمە سەرمەشق نییە واتە پێشەوەی ببێتە پێغەمبەر و سەرمەشقی ئێمە نییە محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەلیب دوای ئەوە دەبێتە سەرمەشقی ئێمە کە دەبێتە ڕەسوول الله لقد كان لكم في رسول الله أسوة حسنة نيفرموا لقد كان لكم في محمد بن عبد الله في رسول الله بۆ چونکە پێشەوەی خوا وحی بۆ محەممەد المصطفى بنێرێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ سەروەری بەشەریەت فەخری کائینات پێشەوەی خوا هەڵی بژێرێ بە پێغەمبەر وحی بۆ بنێرێ بۆ خۆشی بەڕێی نەزانیوە تاکو بۆ ئێمە بێتە سەر مەشق ووجدك ضالا فهدى وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ئاوای وەکو پێغەمبەرانی پێشتۆ وەحیمان بۆ ناردی پێشتر نەدەزای نە کتێب چێ و نە ئیمان چییە بەڵێ خاوەنی پاکترین نەفس و چاکترین معدەن و ڕەوشتێکی زۆر جوان و پارێزراو بۆ لە گوناح و لەشتی ناشیرین کرد بەڵام خۆ بەڕێی نەزانیوە جا مەبەستم حاڵی نەبوو لە ئیسلامیا بە هەڵە لێ تێگەیشتنی ڕێ پەرچ و لەمپەرێکی گەورەی ڕێی بەرەوخواچوون لە خوا نزیک بوونەوەی تەماشا بکە کاکە پەیوەند هەندێک لە ئەهلی تەریقەت جا من دوایی باسم کردو وتمە حەیفە ئەهلی دڵ ببنە وابەستە و دابەستەی ئەهلی گڵ چەند کەس دەبینی کە بە ناوی تەریقەت و تەسەووفەوە دوکانێکی داناوە سەر بە حیزبێکی عەلمانی سەر بە ڕژێمێکی عەلمانیە کاکە تو بە حساب دەبێ خەڵک دەرونی خەڵکمان بۆ بپاڵێوی و پاچیان کەی و چاچیان کەی بەڵام تۆ دڵ دەرون خۆت پڕە لە خڵتە پڕە لە ژەنگوژار ئەتو وابەستەی ڕژێمێکی وابەستەی حیزبێکی وابەستەی کەسێکی کە فڕی بەسەرخوا و ئیسلامەوە نییە ئەتۆ جارێ بۆ خۆت وێرانی خەڵکە چۆن پیاوەدان دەکرێتەوە ئەوە لە ئەنجامی حاڵی نەبوون بەشێکی حاڵی نەبوونە لە ئیسلام کە ئیسلام ڕێگە نادا بە شوێن کەوتوانی سادەشی چه جایی بە کەسانێک کە ئیدعای پێشەوایەتی دەکەن کە چاو لە دەستی خەڵک بن و وابەستە و دابەستەی خەڵک بن بەناوی میراتگراتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام شوێنێک بکەنەوە تەکیە خانەقایە هەر شوێنێک هەیە بەڵام چاویان لە دەستی ڕژێمێک چاویان لە دەستی حیزبێکی عەلمانی بێ یاخود ئەوە بێ کە بڕای بەو ئیسلام و ئیمانە نییە نابێت جا ئەو دیاردە و حاڵەتە دەگەڕێتەوە بۆ چاک حاڵی نەبوون لە ئیسلام بە هەڵەدا چوون لە ناسینی ئیسلامدا ئیسلامێک کە خەڵک فێرە عیزەت و سەربەرزی و فێرە بێمنەتی و فێرە لوقمەی حەڵاڵ دەکا
ئەو بێنێ بە لوقمەی حەرام خەڵکمان بۆ پەروەردە بکە خۆی پەروەردە بکە دەبێت چی لێ سەوز بێ مامۆستا پەرچی دووەمیش واتە خاڵی دووەم لەو بەشەدا پەرچ و کۆسپەکانی سەرڕێ بەرەو خواچوون پەیوەستە بێتەوە هەر بە پەرچی یەکەمەوە ئەوش بۆ مانای بە حەڵە حاڵی بوون لە ئیسلام بۆچی و چۆن پەیدا بێ با ئەمە بکەین بە پرسیار چۆن و چۆن پەیدا بێ مامۆستا بە حەڵە وەڵام من لەما بێ کۆمەڵک هۆکارم باس کردون تەمان حەو خاڵت باس کردووە وانە بەڵام سەرەکی ترینیان کە یەکەمیشانە بریتێ لە دووری لە قورئان و سونەت چونکە ئیسلام بریتێ لە قورئان و سونەت و کاتێک کە کەسێک پێی وابێ طریقەت جایە لە شریعەت و حەقیقەتی جایە لە هەردووکیان لە قورئان و سونەت دوور بێ دینەکەی ئێمەش تەنیا قورئان و سونەتە چی دیکەیە خۆ هەر زانایەک و هەر پێشەوایەک چ فەقیهێک بوو بێ چ پسپۆڕ و شارەزایەکی باری تەسکەی نەفس بوو بێ واتە چ شافعی چ عەبدولقادر گەیلانی چ ئەبوو حەنیفە چ شێخ جونەیدی بەغدادی چ جەعفەری سادق چ ئەبوو حامیدی غەزالی ڕەحمەتی خوا لە هەموویان بێ خوا پلۆپیان بەرز و بەرزتر کاتەوە هەر کامێک لەوانە هەر بە دوای قورئان و سونەت کەوتووە و هەر کامێک لەوان لە بواری خۆیدا کە بە پێویستی زانیوە تەماشای قورئان و سونەتی کرد و یاسای بۆ هەڵهێنجاوین تێگەیشتنی خۆی بۆ خستوینە نێوانی دوو توێ یاخود دوو بەرجی کتێبێک یا چەند کتێبێکەوە بۆیە بە هەڵە حاڵی بوون لە ئیسلام دیارە کۆمەڵێک هۆکاری هەندێکێک لەوانە دووری لە قورئان و سونەت و پاشان شتەکانی دیکە کە باسم کردووە دووری لە چاوساغان و لە ڕابەرانێک کە بەڕێی قورئان و سونەتدا پێش ئومەت کەوتوون و هۆکارەکانی دیکە وەکو گوتم جەنابەت باست کرد کە مەگەر بێت و هەمووی بەوردی باسکەینەوە دیارە بۆمان ناکرێت گرنگەوەیە کە بە هەڵە حاڵی بوون لە ئیسلام گەورەترین پەرچ و کۆسپی بەردەمی ڕێی بەرەوخواچوونە چونکە ڕێی بەرەوخواچوون هەر ئیسلامەتیە وەختێک کەسێک بە هەڵە لە ئیسلام حاڵی بێ کۆمەڵێک دەرهاویشتەی خراپی دەبن گەورەترین هۆکاری بە هەڵە لە ئیسلام حاڵی بوونی بریتێ لە دووری لە قورئان و سونەت کە ئێمە ئیسلام و شریعەت تەنیا لە قورئان و سونەتدا بەرجەستێ وەختێک کەسێک لەوان حاڵی نەبێ لێیان دوور بێ ئەوە بە تەکید معناوە ناتوانێت بڵێ ئیسلامم ناسێت چونکە ئیسلام هەر قورئان و سونەتە وەکو ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێ قسەیشی چەند جوان دەڵێ كل العلوم سوى القرآن مشغلة وسوى الحديث والفقه في الدين العلم ما كان فيه قال حدثنا سوى ذلك وسواس الشياطين قرآن وسنة بريك له علم شرعي مامۆستا هەستەکەم وردە خەریکە لە باوا بڵێن بە جۆرە لە جۆرەکان بابەتەکە زۆرتر ڕوو نەبێتەوە ئێستا بۆ نمونە لە هۆکاری سێمە ئاکامی شومی بە هەڵا لە ئیسلام حاڵی بوون باس لەوەکە کە ئارامی و ئاسایشی دینداری تێگەدا جەنابە نووسیوتە تەبایی چەمکە جووت و پێکەوەکانی وەک دین و ژین عەقڵ و وەحی زانست و ڕەوشت و ویژدان تێگەدا ئەمە هەستەکەم زۆر هێنێکی گرنگە ینی ئەم بە هەڵە حاڵی بوونە مەبەست چییە کە ئەم چەمکە جووتانەی کە پێکەوە پەیوەستن هەرمۆنیان بە یەکەوە هەیە تێگەدات ڕاستە بۆ وێنە یەکێک لەوانە دین و ژین کەسێک لە ئیسلام تێبگا دەزانێت کە ئیسلام دینێکە بۆ ژین هاتووە نەک دینێک بێت دژی ژین بێ بۆیە کەسێک لە ئیسلام حاڵی بێ دەزانێت کە دەبێت ئەو دینداریەکە دەیکا ئەو پابەندیەی بە ئیسلامەوە سەر نەکێشێ بۆی پشت لە ژین کە و لە ژین لە بواری ژین و دنیاداریدا بەچێ بمێنێ هەروەها عەقڵ و وەحی کەسێک کە لە ئیسلام حاڵی بێ دەزانێت کە دینداری چەندە بە وەحی دەکرێ بە نەقڵ هێندەش بە عەقڵ دەکرێ خۆ ئەو نەقڵە دەبێت ئەو عەقڵە وەری بگرێ و شی بکاتەوە و تێبگا لقوم يعقلون لقوم يفقهون لعلكم تذكرون تدبرون لتو تەماشا بکە جان نەکەر لە بواری تەزکیەی نەفسدا لە بواری بۆیە شوێن کەوتنی سەلەفی ساڵحدا ئێستا خەڵکانێکمانێک کە ناوی سەلەفی لە خۆ دەنێن پێیان وایە کە وەکو بڵێ هەستیاریان هەیە بەرامبەر بە چەمکی عەقڵ دەگەڵ باسی عەقڵت کرد ئای چۆن ئەوە معتەزیلەیە ئەوە چۆن دەبێت جاوە بە نای باسی عەقڵ بکرێ و هەر وەحی و نەقڵ کاچی خۆ ئەتۆ بە دوای چێ کەوتووی ئەگە بە دوای پێغەمبەری خاتەم کەوتووی صلی الله علیه وسلم گەورەترین عەقڵ
لە مێژووی بە شەردا عەقڵی پێغەمبەران بووە عەلەیهیمو سەڵات وەسەلام چێ لە پێغەمبەران عەقڵی بەقووەتر بووە یەک لە دوای پێغەمبەران هاوڵان خوا لێیان ڕازی هاوڵانی پێغەمبەری خاتەم بووە بەتایبەت سوار جێنشینە سەر ڕاستەکەی ئەگەر باش عەقڵی خۆیان بەکار نهێنا بە لە تێگەیشتنی وەحی و نەقڵدا چۆن دەیانتوانی دینداری و دنیاداری بکەن و دوایی پێشەوایانی ئێمە کێیان زیاتر عەقڵی بەکارهێنابێ ئەوە زیاتر لە دین تێگەیشتووە فەرق و جیاوازی نێوان بۆ وێنە مالیک و ئەبوو حەنیفە و شافعی و ئەحمەد و جەعفەری سادیق و زەید و چێ و ئەوانە لەگەڵ ئەوانی دیکەدا چی بوو ئەوانە کە بوونە پێشەوە و سەرمەزەب ئەوە بوو کە ئەوان عەقڵی خۆیان زیاتر بەکارهێناوە خۆی تەلا عەقڵێکی ڕاجحتر و بەهێزتری پێداوە پیاوێکی وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ کە زۆر داکۆچی دەکات لەسەر پابەندی بەدەقەکانەوە بەڵام کتێبێکی دەبەرجی هەیە بە ناوی دەرء التعارض بین العقل والنقل نەهێشتنی ناکۆچی لە نێوان عەقڵ و نەقڵدا دەڵێ هیچ کاتێک دەقێکمان نییە لەگەڵ عەقڵدا تێبگیرێ یان ئەو دەقە ڕاست نییە یان دەبێ عەقڵەکە بە هەڵەداچوو بێت قەت پێکەوە تێک ناگیرێن مەبەستم ئەوەی کە یەکی لە دەرهاویشتەکانی بە حاڵی بوون لە ئیسلام ئەوەیە کە دێنێ عەقڵ و نەقڵ پێک بە گژێکدا دەکات دین و ژین بە گژێکدا دەکات زانست و وجدان زانست و وجدان یا زانست و وجدان بە گژێکدا دەکات دنیا و دواڕۆژ بە گژێکدا دەکات مەسەن هەیە پێی وا دەبێت تۆ واز لە دنیا بێنی بۆی دواڕۆژ بۆ خۆت دەستە بەرکەی بەعەکسەوە خوا دەفەرمێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة خوا لە دنیادا چاکەمان بە قسمەت کە و لە دواڕۆژدا چاکە ئەوەی چاکەی دنیای نەبی قیامەتیشی نابێ چاکە بە واتایە کە لە دنیادا بتوانێت ڕەزامەندی خوا بەدەست بێنێ بەهۆی شوێنکەوتنی شەریعەتەکەیەوە لە سوورەتی قەسەسدا قەومی قارون بە قارون دەڵێن وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنسى نصيبك من الدنيا ئەوەی کە خوا پێداوی دواڕۆژی پێوە دەست بێنە دنیا بکە بە ئامرازێ بۆ دەستێنانی دواڕۆژ لە ڕاستیدا یەکێک لە دەرهاویشتە خراپەکانی بە حاڵی بوون لە ئیسلام بە تایبەت لە بواری تەزکیەی نەفس و تەسەووفدا یا کە چەند کەس بینراوە گۆشەگیر بووە کەوتۆتە پەڕاوێزی کۆمەلگاوە هەستی بە بەرپرسیارەتی نەکردووە بە بیانووی وەڵام من کە دەمەوێت دواڕۆژی خۆم دەرباسکەم دەمەوێت خوا لە خۆم ڕازیکەم خوا لە خۆت ڕازیکەی لە میانی خەڵک ڕزگارکردندا دەبێ ئەوانەی کە لە چاک لە دین تێگەیشتون عەبدولقادر گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ لەو بەغدایە بووە کاتی خۆی دەڵێ زیاتر لە 100,000 کەس لە خەڵکی گوناهبار و لە ڕێ و ڕێگر و شەرابخۆر و خراپ لەسەر دەستی ئەو تۆبەیان کردووە زیاتر لە 1000 کەس بۆ خۆی دەڵێن لە خاوەن کتێبەکان لە جوولەکە و نەسەڕانی لەسەر دەستی مسلمان بوون ئیمانەوە لە پەراوێزی کۆمەلگادا نەژیاوە مانەوە هەستی بە بەرپرسیارەتی کرد و بەرامبەر بە دینی ژینی کۆمەلگاکە ئەوە بە دوای پێغەمبەر کەوتووە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام ئەوەی کە حەقی نییە داخوا ڕژێمێکی عەلمانی حیزبێکی عەلمانی گەندەڵی دەکات خەڵک کەمێنەیەک دەکاتە ملیار لێرە سەر حیسابی هەژار خستنی خەڵکێکدا چی دەکات چۆن دەکات هیچ خۆی بە بەرپرسیار نازانێت جا ئەوە چ ناوی لە خۆ بنی سەلەفی چ ناوی لە خۆ بنی سۆفی چ ناوی لە خۆ بنی ئیسلامی چ مەلا بێت چ بگەدا بێت چ هەر کەسێک بێ مانە لە ئیسلام حاڵی نەبووە ئیسلام هاتووە کە ئێمە پەروەردەکە بە پەروەردەیەکی ئەرێنی ئیجابی کاردەیەکی ئیجابی لەگەڵ خەڵک و دەوروبەری خۆماندا بکەین و هەوڵدەین خێر و چاکەمان هەبێ بۆ خەڵک و دەوروبەرمان و لە بەرامبەر زوڵم و ستەم و خراپەدا بوەستین و لەگەڵ مەزڵومان دابین لەگەڵ خاوەن حەقان دابین و دژی کەسانی بکەم مافەکانی خەڵک پێشێل دەکەن جا وەکو گوتمیکی لە دەرهاویشتەکانی بە هەڵە حاڵی بوون لە ئیسلام ئەو بە گەژێکداکردنی ئەو شتانەیە کە دەبێت لە ئەسڵدا پێکەوە جوود بن و پێکەوە معنایان دێت دین و ژین عەقڵ و نەقڵ و دنیا و دواڕۆژ و تا کۆتایی مامۆستا لە هۆکاری چوارەمە چارەسەری دەرد و دیاردەی بە هەڵا لە ئیسلام حاڵی بوونە جەنابەت حەوت هۆکاری ترت هێناون ینی بۆ نمونە نزیکی لە قورئان و سونەت نزیکی لە پێشوا و زانان و ڕێزگرتن لێیان نەبوونی دەمارگیری خۆ لە دەست نەدان و خۆ بە دەستەوە نەدان لە خۆوریابوون و لە خۆوریابوون لە برادەر و دەوروبەری خراپ خۆپاراستن لە ژەنگوژاری دڵ و دەرووندا ئەگەر چی سەرلەبەری خاڵەکان هەمویان گرنگن بەس مامۆستا بابەتی تەعەسوب بۆ ئێمە بایەخێکی گەورەی هەیە لەبەرەوەی ئەندازەیەک تەعەسوب دەمارگیری
دیاردەیەکە بە تابەتی لە ئێسای حوزوری هەیە قسەکە لەسەر ئەوەیە جاری وایە دەمارگیری بۆ حیزب بۆ مەسەبێکی دیاری کراوە ڕێک پێچەوانەکەشی دەمارگیری بۆ حیزبی نەبوون و دەمارگیری بۆ مەسەبی نەبوون ینی ئەم دوو دیاردەیە من حەزەکەم جەنابە دەگەر شتێکی بەڵام من جارێ پێش بە ئەوە بۆڕم کەمەوە کە ئەوە هەموو جارێ هەر هەرچی گوتومە تا ئێستا هەمووی هەر هۆکاری یەکەمە بە هەڵە حاڵی بوون لە ئیسلام ڕاست کە ئەوە گەورەترین پس کۆسپ و پەرچە جا دوای گوتومە دەرهاویشتە خراپەکانی چین دوایی گوتومە چارەسەری چییە و ئەوانە جا یەکێ لە چارەسەرەکانی بە هەڵە حاڵی بوون لە ئیسلام و ئینسان دەمارگیر نەبێت تەعەسسوبی نەبێت تەعەسسوب و دەمارگیری و داخراوی کاکە پەیوەند زیاتر بەرهەمی زانیاری کەم و بەرهەمی ئاسۆی عەقڵ نزم بوونە من زۆر جار گوتومە هەمیشە زانیاری زۆر و عەقڵی فراوان سەماحەت پەیدا دەکات زانیاری کەم و عەقڵ داخراوی هەمیشە دەمارگیری پەیدا دەکات ئەتۆ ئەگەر هاوکێشەیەکی ماتماتیکیت بۆ بێنن کەسێک کە شارەزا بێت دەڵێ ئەو هاوکێشەیە و معادلێ بە سێ جۆر حەڵ دەکرێت یەک دوو سێ کەسێک کە شارەزا نەبێ بەس بە یەک باریکە ڕێدا دەڕوا جا ئەوی بەو باریکە ڕێ ئەودا نەڕۆیشت دەڵێ هەڵەیە تەماشا بکە بۆیانە لە قەزەی دینداریدا هەندێک دێنن بۆ وێنە دەڵەوە کوون وێنە دەیهێنمەوە وەکوم لە کتێبی خواپەرستی ئیسلامیدا باسم کردووە هەیە دەڵێ دەبێت دەست تەنیا لەسەر سینگ بگیرێ ئاوە لە کاتی خوێنی فاتیحە ئەوە دەست خۆش بەمە دیاردەیەکە خەڵک پرسیاری لێ ئەوەی ئاوانەکە ئەوە سونەت نییە لە حاڵێکە بۆ خەڵکی شارەزا ئەمن حەقم لەوە نییە کە کابرایەکی عەقڵ داخراوی نەشارەزای فەقیر حاڵ بە نامیلکەیەک دەیەوێت لە دین حاڵی بێ بە نامیلکەیەکە لە سعودیە و لە شوێنێکەوە فتوکۆپی کراوە هات ئەوەی کە وەختێ دەگەڕێەوە بۆ سەرچاوەکانی شەریعەت بۆ قورئان و سونەت لە دەست نەگرتنەوە کە ئیمام مالیک ڕەحمەتی خوای لێ بێ کوێتی سونەتە دەست نەگری لە ڕەئی بەهێزتنیدا ڕەئیشی هەیە دەڵە دەست بگرە بەڵام ڕەئیشی هەیە ئیسبال بکە دەست مەگرە وەکو چوو هەندێک کەس وازانەوی دەستی نەگر شیعەیە زۆر ڕاست مالیکیەکان زۆریان دەست ناگرن من جارێک مامۆستا بەداخەوە ئەو ڕۆژ پێستان هەموو شیعان ڕاستە لە حیجاز چۆن کیویچیان دەست ناگرن هەمیش پێکەنیم تمەوە مالیکی مەزەبن تی چۆن یەکتم مامالیک ڕێی بەهێزترەوە کە دەست نەگری کەواتە و دوایی دەستگرتن لە خوار ناوک وەکو ئەبوو حەنیفە دەڵێ خوار ناوک لەسەر ناوک یا لە پشت ناوک و شافعی دەڵێ و دوایی بۆ مالیکیش ڕێیکی وای هەیە و لەسەر سینگ وەکو ئەحمەدی کوڕی حەمبەل دەڵێ بەڵام من بڵێم چی کە کابرا شارەزایەکەی هەرەوەندەی وەرەزانی هەرچی لە سعودیەوە هات ئیسلام هەرەوەیە ئەوێش تەمان حەنبەلی مەزەبن یعنی مەزەبی حەنبەلی زیاتر لە سعودیە لە حیجازە ئیمام ئەحمەدی حەمبەل دەڵێ لەسەر سینگ دەبێت دەست بگری ئاوە هەر ئەویان وا دەڵێ شافعی دەڵ لە پشت ناوکەوە ئەبوو حەنیفە دەڵ لە خوار ناوکەوە و ئیمام مالیک دەڵێ لەسەر ناوک و ڕئیشی هەیە دەست هەر نەگری جا تەماشا کەسێک کە شارەزا بێ لە قورئان و سونەت ئەگەر کەسێکی بینی دەستی هەر نەگر بوو یا لە خوار ناوکەوە دەستی گر بوو یا لە پشت ناوک حساسیت و هەستیاری پەیدا نابێ بەڵام کەسێک کە تەنیا شارەزای مەزەبی ئەحمەدی کوڕی حەمبەل بێ وەکو زۆر لەوانەی ناوێت لە خۆ ناوە سەلەفی کەوە لە ڕاستیدا حەنبەلین ئەوانە فەقیرە هەرچی دەستی لە سەر سینگی نەگر بوو پێچوانی سونەتە نازانێ ئەو شارەزانیە یا مەسەلە پەنجە جوانە لە تەحیاتدا دەلینگ هەڵ پێچان یعنی قابی ئافرەت پێشەگرتنەوەی ئافرەت ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبەکەی خۆی بە ناوی حیجاب و بۆ من لە کتێبی ئافرەت و خێزاندا باسم کردووە لەسەر بابەتێکی هونەریدا باسم کردووە زۆربەی هەرە زۆری پێشەڕەوانی قورئان لە نێویاندا جەعفەری تەبەری ئیبن کەثیر و شێوچێ زۆربەی هەرە زۆری فەرمودەناسان زۆربەی هەرە زۆری فوقەها شەرعزانان دەڵێن دەموچاو و هەردوو لە پەدەستی ئافرەت دەبێ بە دەرەوە بن ئافرەت مولزەم نییە دایان پۆشێ ڕەئیەکی ئیمام ئەحمەدی حەمبەل هەیە دەڵێ دەبێت دموچاو داپۆشی یاخود هێندێک لە فوقەها بەڵام ڕەئیەکی زەعیفە قیلێکە لە چاو ڕەئیەکانی دی ئەتۆ بێنی قیلێکمان لێ بکەی بە شەریعەت بەڵام ڕەئی جومهوری
مفسرین و زۆربەی شەرعزانان و زۆربەی فەرموودەناسان پشت گوێ بخەی ئێوە دەمارگیریە تۆ بڵێ ڕێی هەیە بەڵام زۆربەیان ئاوایان گوتووە ڕێی زۆربەکەش بڵێ کاکە نەگەوەی پێت خۆشە لە خەڵکی بکەی بە دین قیلێکە بیکەی بە فیل بەڵام فیلێکی بکەیەوە بە قیل کاکە ئەوە بێئینسافیە جا کاکە دەروون لە ڕاستیدا کاکە پەیوەنجیان ئەو حاڵەتی دەمارگیری و داخراویە دین زۆر دەشێوێنێ دین زۆر ناشیرین دەکا دەیشێوێنێ من لەو سەفەری وڵاتانی ئەوروپا پرسیاریان لێ کردم وتیان مامۆستا لێرە کەسانێک هەن دەڵێن زەکاتی فیتر دەبێ یان گەنم بێ یان زۆ بێ یا برنج بێ یا خۆت مێوش بێ ئەگەرنا دروست نییە گوتم ئێستا ئەمە کابرا مەسەن فەقیرە نازان گەرمەکەی بۆ بەرین چی لێ بکە وتی بڕام کە دەبێت دوایی داوا لە بەلەدێ بکە گەرمەکەی لە کۆڵ بکاتەوە ئەو تو فەردە گەرمەی کە داویانە تێکوتی چونکە ئاشیشی لێنێ لە ئاشی بکە نازانێت چی لێ بکە ئەوجا بیشی کاتە ئارد بۆ کابرا چ مەجبور ئاردی وە دەکا لەوێ نان هەیە دەیخوا ئەنواع نانی بۆر و سپی و هەموو نەوع هەیە وتی جاوانە بەڕاستی خەڵکیان عاسیە کردووە گوتم کاکە ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ زۆر لە فوقەها دەڵێن چ شتێک بۆ ئەو فەقیرانە باشە زەکاتی فیتر دروستە بدرێ ئێستا پارە باشترە پارەکە دەبینی گۆشتی پێدەکڕێ میوەی پێدەکڕێ بەرجی پێدەکڕێ چی پێدەکڕێ گوتیانەوە ئەندێک دەڵێن ئاوا دەیکتم ئاخرەوانە یعیشونە فی غەیری زەمانیهم بۆ لە دینیش حاڵی نەبوون زانمە بەستمەوە دەمارگیری و داخراوی دەردێکی کوشندەی مسلمانانە و دینیش ناشیرین دەکا دین وا پێشانی خەڵک دەدا کە بە خەڵکی ئێستا نایە دین وا پێشانی خەڵک دەدا کە بە خەڵکی ئێستا نایە کە لە ڕاستیدا بە هەڵە تێگەیشتنەکەی بە خەڵکی ئێستا نایە ئەگەنا ئەسڵی دینەکە بە خەڵک دێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە فەرموویەتی ئەوە بدەن و ئەوە بدەن بە زەکاتی فیتر ئەو کاتە ئەوانە پێخۆر بوون ئێستا چ شتێکی دیکە پێخۆرە یا چ شتێکی دیکە کە لێن بۆ خەڵک دەگرێ زەکاتی فیتر واتە تۆ بێنی هاوکاری ئەو خەڵکە هەژارە بکەی لە ڕۆژی جەژندا هاوکاری بکرێن هاوکاریکردنەکە چۆن باشتر کە لێنیان بگرێت بەوە هاوکاریان بکە پارەکە باشتر کە لێن دەگرێت کە بۆ حەنیفە و هەندێک لە فوقەها گوتویانە مامۆستا لەسەر زاریەکێک لە زاناکانەوە هێنیت ئەندازێک لەگەڵ ئەهلی بیدعات باوە بڵێن توندە ئەوش باسی ئەوەکە کە ئاماژە بەوەکە کە دەنجیان لێدا ببڕێ سلامیان لێ نەکرێ و تەناندا ئەگەر سەلامیشان کرد وەڵام نەدرێتەوە بەڵام لە پەراوێزی ئەم بابەتەیە جەناب نووسیوتە هەڵسوکەوت لەگەڵ ئەهلی بیدعدا باسی جۆرێک لە یعنی بەسمانەوە باسی جۆرێک لە حکمەتەکە یعنی جۆرێک لە حکمت داواکەی بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەهلی بیدعا ئەوەی بێتەوە یادم ئەوە قسەیەکی بەغەویە بەغەوی عالمیشی گەورەی فەرموودەناسە لە کتێبی شەرح السونەدا بەغەوی کتێبی بەناوی شەرح السونە جا لەوێدا باز دەکا کە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەهلی بیدعات یعنی لادەران جا لادەر کەسێکە لە ڕاستە شەقامی شەریعەت لایدا بێ ئەوە شتێکی نیسبیە بەنسبەتنەوە ئەو کەسە لایداوە کە ئەوە داخرا و دەمارگیرە بەنسبەت هیچکەوە ئەو کەسە لایداوە کە مەسەلەن بە جۆری شەبیر دەکاتەوە ئەوانە کە زانایان وایان گوتووە کاکە پەیوەنجیان بۆ سەردەمی خۆیان وایان گوتووە ئەو کاتە ویستویانە زۆرینەی موسڵمانان ئاگادارکەنەوە هۆشیار بن نەکەونە ژێرکاریگەری ئەو لادەرانە ئاوایە قەزیەکە ئەسڵەکەی ئاوایە نەک بیدعات یاخۆ ئەهلی بیدعات کۆمەڵە خەڵکێکی دیاری کراو بن وەکو ئێستا هەندێک لە خەڵکی بەناو سەلەفی دێنن غەیری خۆیان بە ئەهلی بیدعات لە قەڵەم دەدەن ئەنجا خۆگەر ئەوان ئەهلی بیدعات بن نزیکترە لەوەی زۆرینەی موسڵمانان ئەهلی بیدعات بن چونکە لادەر جا خۆ ناگون جمهوری مسلمان هەمووی لایدا بێ و کەمینەیەک ئەوە بوو بن لە ڕاستیدا نە بۆیە من لە پەراوێزەکەدا باسی ئەوم کردو قسەکەی ئەوم بە ئەمانەتەوە هێناوە دیارە لە سیاقی خۆیدا هێناومە بەڵام دوایی لە پەراوێزەکەدا ئاماژەم بەوە داوە کە ئەوە لە کاتێک و بۆ کاتێک و لە ڕۆژگارێک و بۆ ڕۆژگارێک فەرق دەکات و ئەوەش ڕێی زانایەکە وەکو گوتم ناساندنی لادەرانیش واتە ئەهلی بیدع ئەویش دیسان نیسبیە وەکو گوتم ئێستا گەر ئەو کەسە کە دێنێت هەراو کێشە لە نێو موسڵماناندا پەیدا دەکات
لەسەر پەنجە جۆڵاندن یان نەجۆڵاندن لەسەر دەلین هەڵپێچان یا هەڵنەپێچان کە ئەسڵان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو من لە کتێبی هەڵوەشانەی پەڕگیریدا باسم کردووە ئێستا چاپی دووەمی هەرسێک بەشەکەی پێکەوە دەکرێت لێوێدا باسم کردووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی ثەوب و ئیزاری کردووە ثەوب لەگەڵ ئیزار هەمووی مەبەست پێ ئەوەیە کە پەیوەندی هەیە بە کۆی جەستەوە باسی سەرواڵی نەکردووە پانتۆڵی کە بڵێ چاکەت و پانتۆڵ لەگەڵ هی کوردی پێ دەگوترێت شەرواڵ ئەوەش پێ دەگوترێت سەرواڵ لە زمانی عەرەبی ئەمەش هەر پێ دەگوترێت سەرواڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئیزار و باسی ثەوبی کردووە واتە کراسی شۆڕە کە بە خۆدا دراوە ئەوە خۆ خەڵک هێندێکی نازانن مەسەلە چۆن بووە کاکە ڕیز عەشیرەتەکانی عەرەب هێندێکی عادەتیان وا بووە بە فیز و کەشخە ئەو کراسی کە لەبەریان کردووە هەبوو مەترێک لە دوای ڕۆیشتووە هەبوو 2-3 مەتر لە دوای ڕۆیشتووە نەفەری تایبەتی دامێنەکەی بۆ هەڵگرتووە نەفەری تایبەتی لە دوای ڕۆیشتووە دامێنی کراسەکەی بۆ هەڵگرتووە بۆی نەخشێ لە عەرزی بۆی حەدیثەکە دەف من جەڕە ثەوبەه خویەلاء هەر کەسێک کراسەکەی خۆی لە دوای خۆی ڕاکێشێ لەبەر بە فیزی بە دوای خۆیان ڕاکێشەوە نەفەری تایبەتی هەبوو هەڵگرتوون ئەوە پێغەمبەر سەڵ مەبەستی پێ ئەو زۆرە حاڵەتە بووە بۆی ئەو بەکر خواری ڕازی بێ لە صحیح بخاری مسلم داتووە قلت يا رسول الله صلى الله عليه وسلم إن ثوبي يرخي إلا أن أتعاهده پۆشاکەکەی من جاری وە دەکەوێتە خوار گوێ زینگم لێم دەخشێ درێژە مەگەر ئاگام لێ بێ فەرمووی ئەنتە لەستە ممن يفعله خيلاء تۆ لەوانەی بە فیز وا دەکەی هەر قم پاش پۆشاکەکەت درێژە دەکەوێتە خوار گوێ زینگت کەواتە جارێ مەبەستی پێ ئەو پانتۆڵ و ئەوە نەبووە وەکو من لەو کتێبەدا باسم کردو وتم جا خۆ گەر خەڵکی ئەسکیمۆ و خەڵکی شوێنە ساردەکان هەمووی هەتا نیسفی ساقی بەدەرەوە بێ هەموو تووشی هەموو لاقیان دەبێ ئەو تووشی گانگرین دەبێ پێغەمبەر سەڵ بەسی ئەوە نەبووە مەبەستی پێ جۆرە پۆشاکی عەرەبیە و ئەو جەو ژینگەی کە لەوێ هەیە مەبەستی پێ ئەوە بووە کەواتە تۆ بێنی ئێستا ئەو فەرمایشتەی پێغەمبەر سەڵ سەلەم بەسەر وڵاتێکی وەکو ئەسکیمۆ یا وڵاتە ڕۆژئاوایەکان کە زۆر ساردن بەسەر واندا و بەسەر پۆشاکی واندا بیچەسپێنی ئەو خۆ پێغەمبەر سەڵ سەلەم بەسی ئەو پۆشاکە بوو ئەو خەڵکەش بووە و حیکمەتەکەشی ئەوە بووە کە کراسەکەیان پیس نەبێ و فیز و کەشخە نەنوێنن بەسەر خەڵکدا بەڵام ئێستا کابرا گەر پانتۆڵ شەرواڵە کوردیەکەی ئەگەر پانتۆڵە چاکەت و پانتۆڵەکەی مەسەلەن بکەوێتە خوار گوێزینگی خۆ بە فیز وەوە ناکە تەبیعەتی پۆشاکەکەی وای بۆی گوێزینگ و لاقی بەدەرەوە نەبێت بەس مامەساد ئێمە باسی واقعەکەین ئێستا لە واقعی حاڵ ئێمەیە ینی من حەجەنە بەخوا حەزم لەم لە ئیساری ئەم مەوزوع ڕەنگە هەر نەبێ بەڵام ئەوە واقعەکە هەیە یعنی بە من مەجبورم پرسیاری لێ بکەم ئەوش ئەوەیە کە چۆن ڕایەکی ئیمامێک ئەبێ بە نوسوسێکی شەرعی دوجار ئینسانەکان وا پابند دەکات کە ئەنەما یا نەسێکی قورئانی یا فەرمودەیەکە لە کاتێکە ئێمە ئەمە لە باری واقعیا بینین ئەوەی کە مەسەلەن بۆن منە ینی بڵێن و نەڵێن ینی گروپگەلێک هەن کە دەروی خۆیان بە ئەهلی بیدعا زانن واروها سەلام نەکردەکە جارە هەر زۆر واری دەما مۆزانی سەلام نەکردن لەوانەیە کەسێک دراوسێت بێت کەسێک لە مزگەوتەکە بەیەکەوە نوێژ بکەی 6 ساڵ بەیەکەوەبی بەڵام هێشتا مافی ئەوەت نەدادێت کە سەلامەکە دوو وەڵام باتەوە یا سەلام لێنەکە قسەکە لەسەر چۆن ئەمە بێ بە بەم نوسوسە شەرعیە لەم جارێ ئەسڵەن شەرع یەک شتە وحی خوایە غیری قورئان و سنت هەموو زانایان لەسەرەوە یەکدەنگن کە هیچی بە شەرع داناندرێ شەرع بە معنای شەریعەت و لە وحیدا خلاصەیە یعنی لە وحیدا بەرجەستە بووە غیری وحی خوای پەروەردگار هیچی بە دینێک کە پابندکەر بێ بۆ خەڵک داناندرێ هەمووی تێگەیشتنە لەبارەی دین دەگونجێ هەڵە بێ دەگونجێ ڕاست بێ ئەوە یەک دوو ئەوانەی کە تەنیا خۆیان بە لەسەر حەق دەبینن ئەوی دیکە خەڵکی دیکە بە گومڕا و لادەر دەبینن لە ڕاستیدا لە عەقڵ و مەنتیق وان نزیکترە ئەو جۆرە بیرکردنەوەی لادەر بێ و داهێنان بێ لە دیندا نەکەو زۆربەی ئەو خەڵکۆ موسڵمانەکە بە دوای قورئان و سنت و شەریعەت دەکەوێت من ڕۆژێک ماوەجاری کە باسە کرد ئاڵقەیەکی دیکەدا لیستێکیان بۆ هێنام گوتیان مامۆستا ئەو لیستە تەماشاکە مشتم چییە گوتیان وەڵا ئەوانەی بەخۆیان دەڵێن سەلەفی بڵاویان کردوتەوە دەڵێن ئەوانە هەمووی ئەهلی بیدعا نابێت سەلامیان لێ بکرێت میش تەماشام کرد لیستەکە هەرچی بانکخواز و خەتیب و خەڵکی شارەزای ئەم وڵاتەیە
ئەوی چوار قسەی خێر بۆ خەڵک هەمووی تێدا بوون بیشتم جا ئەو منکەڕە چێ ئەو مەعروفانەی زەرب بەسەردا هێناوە منکەڕ یعنی ناسراو معروف یعنی ناسراو تمانە هەموو شخصیەتی ناسراون ئەو منکەڕە چێیە کە ئەو معروفانەی زەرب بەسەردا هێناون چی ئەو حەقەی پێدا و چیە ئەو تێوەڵە نازانین چیە هیچیەوە کاکە پەیوەند لە ڕاستیدا ئەوە سەر لێ شێوانە و من لێرەدا یەشت بڵێم تەمە لەو کتێبی دووەمی بیرکردنەوە ئیسلامی لە نێوان وحی واقعدا باسم کردو باسی وشەی سەلەفیم کردووە خوا یەک ناوی لە مسڵمانان ناوە هو سەماکم المسلمین تەنانەت ئەهلی سنەت و جەماعەتیش زانایان وەکو زاراوەیەک بەکاریان هێناوە لە بەرامبەری شیعە و معتەزیلە و مرجیئە و قەدەریە و چی ئەگەنە لە ئەسڵدا هو سەماکم المسلمین ئەدی ئەو ناوانەی دیکە هەمووی خۆمان دروستمان کردو جارێ ویشی لەوانە ناوی سەلەفی گوتومە ئەو ناوە دروست نییە بەکار بهێندرێ بەڵێ تۆ لەسەر چ ڕێبازێکی لەسەر ڕێبازی قورئان و سونەتم لەسەر ڕێبازی شەریعەتم بەڵام بە تێگەیشتنی پێشینی چاک سەلەفی ساڵح ئەوە مشکلە نییە باش بەڵام بە تێگەیشتنی پێشینی چاک بۆ شتانەی کە ناگۆڕێن لە دیندا کە عەقیدە و عیبادەتە ئەدی ئەو شتانەی کە دەگۆڕێن معاملات پێشینی چاکمان کەسیان تەقلیدی پێش خۆی نەکردووە هەمووی عەقڵی خۆی بەکارهێناوە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ مەجموع فتاوەکەی 35 بەرگە نەچوە قسەکانی ئیمام ئەحمەد دووبارە کاتەوە چوە زەمانەکەی ئەو گۆڕاوە ئیبن تەیمیە لە سەدەی هەشتەمی کۆچیدا ژیاوە نەچوە قسەکانی ئیمام ئەحمەد کە لە سەدەی سێمدا ژیاوە وەکو تووتی دووبارەیان کاتەوە ئەو بۆ خۆی کە حەنبەلیە ئیبن تەیمیە حەنبەلی مەذهبە نەچوە قسەکانی ئیمام ئەحمەد دووبارە بکاتەوە بۆ خۆی 35 بەرگی فتاوای هەیە بۆ چونکە بعقل مامەڵی لەگەڵ دین ناکردو دنیاکە کە گۆڕات تۆ دەبێت تێگەیشتنی تۆش بۆ دین دەگۆڕێت لە چی لە بابی معاملات و عاداتدا بەڵام عەقیدە و عیبادەت لەوە دیارە هەمووی وەکو یەک جا گوتومە ناوی سەلەفی لە خۆنان جارێ لە قورئان و سونەتدا نییە یەک خوا ناوی موسڵمان دوو کەسێک کە بەخۆی دەڵێ سەلەفی دەڵێ مەبەستت پێ چییە وەڵام مەبەستم پێوە لەسەر ڕێبازی سەلەفی ساڵح جا بۆ پێت وایە ئەوە تایبەتە بە تۆ ئەی مسلمانە هەموویان دەبێت بە دوای پێشینی چاک بکەون هەموو دێ بە دوای پێشین چاک ئەوە خاڵی هاوبەشی بینی هەموو مسلمانانە ئەگەر مەبەشت پێش چەند شتێکی دیکەی تایبەتیە ئەو ناوە لە خۆت منێ کاکە پاشان ئەو ناو لە خۆنانە یان ڕاستە تۆ بە دوای پێشینی چاک کەوتووی یان درۆیە ئەگەر ڕاست بێ ئەوە تەسکیەی نەفسە وەڵام من سەلەفم یانی هەرە من بە دوای پێشینی چاک دەکەوم جا خۆگە ڕاست بکەی مەدحی خۆت دەکەی مەدحی خۆکردن مەذمومە فلا تزەکوو ئەنفوسەکم ئەگەر درۆژ بێ خۆ پێم ناوێت درۆ بکە یعنی کاکە ئەو ناو لە خۆنانانە لەوانەیە یەک بڵێ ئەی بۆ ئەوە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی ئەوە مەسەن حیزبی ئیسلامی ئەوە دەڵین کاکە ئەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ واقعەیەکدا پاشان ئەوەی دەڵێ کۆمەڵی ئیسلامی ناڵێ مسڵمان هەموو لە نێو مندان و ناڵێ من لە خەڵکی دیکە چاکتن دەڵێ کاکە من مەجموعەیەکی ناومان کۆمەڵی ئیسلامیە پێمان وا دەبێت ئاوا مامەڵە لەگەڵەوە واقعەدا بکەین ئاوا بیگۆڕین ئاوا چاکی بکەین ئاوا بکەین بەزەو ناڵێ ئیدعای ئەو ناکە بڵێ ئیسلامەتی لەسەر من تاپۆ کراوە و نابێت سەلام لە خەڵکی دیکە بکەین و ناڵێ مسڵمانان لە مندا حەسرن بەڵام تۆ کە ناو لە خۆت دەنێی سەلەفی دەڵێ هەرم بە دوای پێشینی چاک دەکەوم و من لە خەڵکی دیکە چاکترم ئەوە ئیدعایەکە ئەگەر ڕاست بێ نەهی لێکراوە تەسکیەی نەفسە ئەگەر درۆژ بێەوە پیاو ئینسان نابێت درۆ بکە جا کاکە پەیوەند لە ڕاستیدا ئەو مەسەلەی سەلام لە خەڵک نەکردن ئەخەوە لەکوێ هێنا ئەتۆ چی تا سەلام لە خەڵکی نەکەی کاک بۆ خۆت هێندە پێزلە خەڵکت بۆ هێندە پێ خراپە کە بە کەڵکی وەنا سەلامیان لێ بکەی خۆت بۆ هێندە پێ چاکە تۆ بۆت نییە سەلام لە خەڵک بۆچی کاکە لەکوێ هێناوە مسڵمان دەبێت متەواضع بێ خوای تعالی وا باسی ئیمانداران دەکات ڕوحەماء بەینەهم وا باسییان دەکات ئەذیلەة عەلی المؤمنین کاکە ئەو عیزەت و زبریە کە بەرامبەر بە ئەهلی ئیسلام بەکاردێنێ بەرامبەر بە ئەهلی کوفر و نیفاق و فیسق بەکاری بێنێ ئەتۆ بۆوان زۆر دەستەمۆی موێ ناپسێنی شەو ڕۆژ پەیوەندیت لەگەڵیان هەیە شتیان لێ وەردەگری بەڵام لەگەڵ ئەهلی ئیسلامەکەی خۆت لەگەڵواندا ڕق و زبر و توندی وەڵا بیدعەتچی نابێت سەلامیان لێ بکەی ئەدی بۆ بۆوانی دیکە وابەستە و دابەستەی بۆ ئەهلی ئیسلام کە برا خوشی مسلمانی خۆت بووە زبر و توندی خۆخوا بەعەکسەوەی فەرمووە فەرموویەتی ڕوحەماء بەینەهم ئەشیداء عەلی الکوفار ڕوحەماء بەینەهم و فەرموویەتی
عزة على الكافر أذلة على المؤمنين عزة على الكافرين كاك توشتكل ديت يكشوا ئەوەی کە دەبێت لەگەڵی میهرەبان و بەڕەحمبی لەگەڵی زبر و توندی ئەوەی کە دەبێت بەرامبەری زبر و توندبی لەگەڵی میهرەبان و دەستەمۆی شتەکەی هەڵجێ ڕۆژان ڕاست دەبێت دێتەوە سەرسکەی شەرع بەڵێ خی پەروەردگار پاداش بداتەوە وەستا مادوومان کردی زۆر سوپاس دەکەین تەمەناوەکەین کە ئینشاڵڵا تەندروستی هەمیشە باش بێت بۆی سەلامەت بین زۆر سوپاس دەکەین نایشڵە تەندروستی باش جاجا پایزە و هەوا گۆڕی دەبێتەوەوانەوە وەڵا کاک پەیوەند من منیش قسەی کۆتایمەوەیە کە بەڕاستی تەسکەی نەفس بۆ ئەوەیە کە ئینسان وەکو کردەواری دەڵێن وەکو ئاردی گەنم بێ لەگەڵ هەموو کەس گونجاو تەبا بێ خۆ پەسەند نەبێ هەموو شتێکەوە بخورێ خۆ پەسەند نەبێ خەڵکی پێ خراپ نەبێ جا بە زۆری وایە خەڵک پێ خراپبوو لە ئەنجامی خۆپەسەندیە کە زۆر خۆت پێ چاک بوو پێتەواو خەڵکێکی بە خەڵکی نایە لەگەڵی تێکەڵی سەلامی لێ بکەیت بەڵام کە دەڵم بە ئینسان خۆی پێزل نەبێ خۆی پێپەسەند نەبێ جا سنەتی خوش وایە خۆی پێپەسەند و خوا سوشی دەکات دەیشتێنێ عیبەی دێتە سەرێ وا نەبین چاکە ئەو دینداری مسلمانەتیە بەخوا هەم بۆ کە ئینسان باش بێ و پاک بێ و چاک بێ لە ذاتی خۆیدا چاک بێ نەک لە واقع نەفسول ئەمردا خۆی چاکە نەک بە قسە بەکردەوە خۆمان چاکەین بەڵام بە قسە و بە ئیدعا خۆمان خۆپەسەند نەبین و خەڵک بەکەم تەماشا نەکەین ئەوە پێچەوانێت تەسکیی نەفس و پێچەوانی دینداری مسلمانان زۆر سپاس دەکەین بەڕێز بە سعدی باپیر سپاس بۆ جەنابیشت کاکە پەیوەند بۆ هاوکارانیش دووبارە بەخێر بێن سپاس دەکەین بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتای ئەڵقەی ژمارە 26 تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان دەکەم